ڕەنگە زۆربەی زۆرمان ئەم بابەتە گرفتی بۆ دروست کردبین دەست بەجەکە ڕوو لە وەرزی هاوینەکەین ئیتر وەرزی ئەوە نامێنەکە بە قاپوت و بە قەمسەڵی زۆر و پێش قەڵەویەکانمان بشارینەوە ئیتر بیر لەوە ئەکەینەوە کاتچۆم چینە سەر سیستمێکی خۆراکی و وەرزشی تەندروست بۆ ئەوەی کە کێشی خۆمانی پێدا بپازێنین یاخود لە شولارێکی جوانترمان هەبێ بۆی کە ئەو جلوبەرگانێکە لە بەری ئەەکەین ڕێک پۆشتر بێ لە بەرمانە بە هەماشەوە تەندروستێکی باشمان هەبێ بەڵام ڕەنگە بەداخەوە زۆربەی کات ناهاوسەنگیش ئەبینی لەم بابەتەیە ئەوەیە کە خەڵکانێکان بە شێوازێکی نادروست کێشی خۆیاندا ئەڕەزێن پەنا بۆ هەندێ بابەت ئەبەن کە ڕەنگە ئەو بابەتانە لە جیاتی ئەوەی کە کێشیاندا بەزێنێت تەندروستێکی باشیان باتێ جستەیەکی جوانیان باتێ ڕەنگە بەداخەوە زیانیان پێ بگەێنە ئێمە ئەمڕۆ لەم تەوەرمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین با بزانین هەر یەکێک لە ئێمە لە وەرزی هاوینە چۆن بتوانین لە ڕێگەی سیستمێکی خۆراکی تەندروست و بە هەمان شێوە لەگەڵ یا وەرزشێک چۆنی بتوانین کە لە شولارێکی ڕێک و تەندروستمان هەبێ گفتوگۆیەکی چڕوپەر لەسەر تەواوی ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز زرنگ سالار کە بڕێزیان ڕاهێنەری لەش جوانین و ئێستا لەگەڵمان ئامادەیە کاک زرنگ ئەو کاتەوە باش بەخێر بەخێر کاک زرنگ دەستپێک با هەر لەوە دەستپێکەکەین ئیتر کە بەرە وەرزی هاوینە ڕۆین زۆربەی بیر و بۆچوونەکانی جوایە مامۆستا ئەوترێک کە لە هاوینە باشتر دەتوانی وەزنی خۆ یاخو کێشی خۆدا بەزێنی لە زستانە ڕەنگە بەو شێوازە نەبێ چۆنی سیستمێکی تەندروستی خواردن پەیڕۆ بکەین لەگەڵ وەرزشێکا بۆ ئەوەی کە بتوانین ئەو کێشە زۆرەی کە ڕەنگە لە زستانە بۆی زۆر خواردن و کەمێک ئیسراحەت زۆر ناجوڵی کۆمان کردوتەوە هەڵ بدەین کە لە وەرزی هاوینە وردە کێشەکە بە شێوازێکی تەندروستدا بگرین کە باز لە داوازینی کێشەکەین یەکەمین شت یەکەمین خاڵکە لەسەری وەستین سیستمی خواردنەکەتە ڕاستە وەرزی هاوین با بڵێن عاملی مساعیدە هۆکاری یارمەتی دەرە بە حکمی ئەوەی کە دنیا گەرمە سووری خوێن چالاکترە ڕێژی وەرگرتنی ئۆکسجین زیاترە کردنە دەرەوەی پاشەڕۆ و عارق زیاترە لە زستانە ئەم حاڵەتە کەمترە بەس ناتوانین بڵین لە سەداسەد لە هاوینە چەوری زیاتر دەسووتێنی بەڵام هەنێ مۆسەفات لە هاوینە هەیە عاملی مساعیدە هۆکاری یارمەتی دەرە یارمەتیت ئەیە چەوریەکانت باشتر لە ناوبەری ئەمە خاڵێکیان خاڵی پێشووتر کە باسمان کرد مەسەلەی خواردنە بە هەموو یاسایەک بە هەموو میتۆدێک و بە هەموو پێڕەوێکی وەرزشی تۆ پێش وەرزشکردن ئەبێت دەستکاری سیستمی خواردنەکەت بکەی بۆچی لەبەرەوەی کە ئەگەر هەر کەسێک لە بڕی پێداویستی لەشی خۆی زیاتر کار بوو کالۆری وەرگرت جگەر تەحویلەکە بۆ چەوری پێی قەڵاوبین ئەم قسەی ئەگەر با بڵین هەنێک کەس لێمان تێنەگە ئەمە ورتریەکەینەوە هەموو شتێک لە دنیا مێژەرمێنت و قیاسی هەیە ئەگەر من جەنابەت هەڵبژێرم بۆ نمونە کەسێکی داوامێکی ئاساییت هەیە لە ماڵەوە دوو مناڵیشت هەیە سارە لێ خوڕی ئیشی ناوماڵی خۆ دەکەی هەموو ئەمانە کۆکەینەوانێ تۆ لە ڕۆژێکا نزیکی پێویست بە 2000 سعری حراری واتە 2000 کالۆری هەیە هەر کاتێک جەنابەت لە سیستمی خواردنەکە تا 2000 کالۆری دووەرگرت تۆ لاشت لەم تایپ و شکڵی ئێستاتا ئەمێنێتەوە چکە بڕی وەرگیرا و بە قەبڕی سەرف کراوە دروستە بەڵام ئەی ئەگەر جەنابەت زیاخۆریت کرد سیستمی خواردنەکەت باوای دابنین باش نەبوو تەندروست نەبوو تۆ ڕۆژی 2400 کالۆری خواردنت وەرگرت هەموو شەوێک جەنابەت کە خەوی جگەرت ئیعازە نێرێ بۆ مێشک هەڵێ من هەموو ئیشە ئەندامەکانی خۆمم لە پێست و پووک و نینۆک و قژ و خەزنکردنی شەکری گلایکۆجین و گلوکۆز تەواو کردووە ئەڵێ بەڵام بڕی 400 کالۆری زیادەم پێچی لێ بکەم بە فرمانی مێشک بە زەبری ئەنزایمەکانی جگەر ئەم خۆراکە زیادەیە تەحویلە بێ بۆ چەوری ئەبرێ بۆ خەزنکردن کەوابوو تۆ لاشت کرد بە دەغیلەی خواردن هەموو شەوێک بڕێک کالۆری زیاتر تەحویلەکەی بۆ چەوری تا پێی قەڵەوەبی ئەم یاسایی کە باسمان کرد وەرە پێچوانەی کەرەوە تۆ کێشتی پێداوەزێ چۆن ئەگەر هەموو پێداویستی لەشی جەنابەت 2000 کالۆری بێ تۆرە لە سیستمی خواردنەکە تا 1600 کالۆری وەربگرە کە ئەگەیتە ئێوارە شەکری گلایکۆجین و گلوکۆز لە لەشی جەناب تا کەمەکە لەم حاڵەتەیە جگەر ئیعازە نێرێ بۆ مێشک ئەڵێ من ئیشە ئەندامەکانی خۆم تەواو نەکردووە بەڵام بڕی کالۆریم پێ نەما اینجا دەماغ بە فرمانێک لە ڕێگەی خوێنەوە لە چەوریە خەزنکراوەکانی لەشی خۆت ئەنێرێ بۆ جگەر ئەچیتە بابێکەوە بە مستەڵەحات تۆبیەکەی پێوترێت کیتۆسیس فەیس اینجا تۆ جگەرت ناچارەکەی لە چەوری خەزنکراوەکانت شەکری گلایکۆجین و گلوکۆزت بۆ دروستکە ئەمە چێتە سیستمێکی تۆ یعنی بێ بە سیستمێکی تۆ کاتە نزیگە بیتەوە لە سیستمەکە بۆچی چکە تۆ جگەرت ناچارەکەی لە دوای نەمانی کاربۆهیدرات و لە دوای نەمانی خواردن سەرچاوی دووهەمی وزەی خەزنکراو لە لەشی من و جەناب تا چەوریە تۆ واکەی لە چەوری خەزنکراوەکانت سەرچاوی وزە و پێداویستی لاشە دروستکەی هەتا ئەو کاتی کە ئەگەیتە ئاستێک ناتوێت لۆزاتی کێشت کەمکە
ئەو کاتە بە تەندروست نانەخۆی بەڵام ئەم قسانی کە من بۆم کردی تا ئێستا باسی وەرزشمان نەکردوا بوو بەڵام ئەگەر بمانێ ئەم عملیە خێراترکەین بەڵێ لەگەڵیش یا تۆپەڵی ماسوولکانت گەورەکەی لەگەڵ یا سووری خوێنە چالاکەی لەگەڵ یا ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین زیاکەی بە گەنجی بمێنیتەوە بەستەرەژێ و جوینتەکانت بەقۆتکەی ئەو کاتە تۆ پەنا بۆ وەرشەوەی کەوابوو سیستمی خواردنەکە لە پێشە پاشان وەرچەکەیە بەڵام ڕێزێکی زۆرمان بۆ خەڵک هەیە من 25 ساڵەمە ئیشمە خەڵک یەکەم جار پەنا بۆ وەرشەکە بە هیلاکبوونێکی زۆر ڕاکردنێکی زۆر لە جیمەکان عراقێکی زۆر کە لە تەمرینە بێتەوە ئێوارە چێتەوە لەگە برادەرەکان یا برنج و فاسۆلی یاخۆ ڕەحمە لە باوکە خوشکان من بە چای خۆم بینیمە ئەڵێ کە ئەچینەوانێ وا سیرەکەی ینی بەرنامەیان ئەوەیە سینێکی گەورەی ئاپراخی سەڵق و گەڵامێوە خۆ تۆ لەم حاڵەتەیە ئەوەی کە لە جیمەکە سەرفت کرد تۆ بە زیادەوە وەرت گرتوانێ کەوابوو لێرا وەرزش ناخرێتە پێشەوە سیستمی خوارد نەکرێتە پێشەوە ئەسڵەن سای 75 خواردنەوە ساسی وەرزش داتایەکەڵە ناز بەڵێ تەواوە من پێت ئەڵێم لە سا 75 ئەگە بگرێت زیاتریش بکەمتر نیە باشە کاک زرنگ زۆر جوانە ڕوون کرد وەڵای من زۆر سەرنج ڕاکێشا قسەکانەوە نەبەت منەی جوان ڕوون کردەوە کاڵێ جۆری خواردن باشە مادام وات ڕوون کردەوە کەسێک 2000 کالۆری پێویستە و ئەڕوا دەی لەم لا 1600 پێویستەوە بێ بە سیستەمێکی تۆ کاتە لە چەورەکانی خۆت وەرەگرێت و ئەیسووتێنێ بۆ سیستەمی خواردنەکە بۆ جۆری خواردنەکە جۆری خواردن ئەبێ دەستبەری بۆ هەموو شتێک یان هەندێک شت لە خۆت بگریتەوە بۆ ئەم پرسیاراکەم پرسیارەکە لای خۆمانەڵە خوێ شەکر نان برنج ئەم چارە مەخۆ مەیخۆ یعنی بەماڵەن مەیخۆن تاوە بەقەتعی بەقەتعی خواردنی نەمانە باش پرسیارەکە لە سەداسە لە شوێنی خۆیەتی گەورەترین کێشەی وڵاتی ئەمە ئەوە کە ئەم بەرنامانە ئێمە باریزان و بە خەڵکی ئەڵێن یەکسە تووشی شۆکە بێ ئەڵێ مامۆستا یعنی چی من نان نەخۆم یعنی چی برنج نەخۆم یعنی چی ئەوە نەخۆم من پێت ئەڵێم ڕێخستن بکە تەرێک مەکە لە زۆربەی سیستمی خواردنەکانە بەس ئێمە تەنزیممان هەیە سیستەماتیکردنمان هەیە چۆن سیستەماتیکمان هەیە پێشووتریش هەر لێرە ئەم جاری تر ئەم قسانەمان کردو ئەم جارش هەر ئێڵینەوە بۆی خەڵک زیاتر تێبگا لە مۆزوعەکان زۆرترین نیشانی پرسیار لەسەر برنجە من پێت ئەڵێم خودی برنج کێشە نییە لەم ڕێگەی کەناڵی ئێوە بە هەموو کەس گوێبیست بێ کێشەمان لەگەڵ خودی برنجانیە ئێمە کێشەمان لەگەڵ دووشتایە شێوازی لێنانەکەی لەگەڵ تەوقیتی خواردنەکەی هەموو شەرقی ئاسیا دوو لە سەرسەی دانیشتوانی گۆی زەوی پێکەێنێ بە تایوان بە هندستان بە سین بە هەردوو کۆریاکە بە فلیپین و مالیزیا هەمووی خۆراکی سەرەکیان برنجە بۆ ئەوان قەڵەونی بۆ هەمیان لەشیان ڕێک بەس ئەڵەن جوڵیان زۆرە باش جوڵیان زۆرە بەڵام تۆ پێش جوڵەکە وەرە سەیری دروستکردنی خواردنەکەیان کە ئەوان برنج بە ڕۆن و خوێ لێنانە بەس بە ئاو لێنێن لە سەرەتای ڕۆژ و ناوەڕاستی ڕۆژا برنجەخوا نەک لە ئێوارانە پڵاوەکە باشە بەڵێ بەس لای ئێمە خواردنە قورسەکانە خینە ژەمی ئێواران لەگەڵ برنجا ڕۆن بەکارێنی 100 گرام برنجی درێژ لە چیسەکەی ئەم جارە جەنابەت ئەرک بکێشە سەیری نیوتریشن فاکتەکەی بکە 378 کالۆری وزەی گەرمی دەیاتێ دەکەوچکی چێشت برنجی وشک بێ لێنان ئەگەر جەنابەت زەیت و ڕۆن بەکاربێنی 50 گرام زەیت یا 50 گرام ڕۆن بەر ئەو قاپە برنجە بکە کە بۆ منی دانێت هەموو گرامێک ڕۆن 9 کالۆریتیە 50 کڕەتی 450 378 برنجەکەشت هەیە تۆ لە یەک قاپ برنجە کە دەکەوچکە نزیکی 900 کالۆری دا بە من ئەمە دەکەوچک باسەکەی ئەمە باسیەوە ناکەین دوو جارتەیەکیتەوەکەیت و باش ئەی شلەکەی کە لەگەڵ یای خۆی ڕۆنیتیایە ئەی مریشکەکە سوور کراوەتەوە اینجا دوونان ئەوە کردیە چەند بە هیچ یاسایەکی دنیا تۆ لە ژەمی ئێوارانە ئەکرێت 2000 کالۆری وەرگری باشە تخوا مامۆستا هەر لەم پرسیارە ئەمێنینەوە باسی 2000 کالۆریەکە کرد کاتە 2000 کالۆری چی ئەگرێتەوە تۆ بیخۆ یعنی ئەبێت چی بخۆی لە ڕۆژەکە بۆی بزانی کە تۆ 2000 کالۆری و پێویستە ئەوە نەتخواردووە ئێستا وەڵامی ئەوە دێمە بەس بە ئەو تێبینی ئەم پیاوە تەواوکەین ئەگەر من ئەو برنجەی جەنابەت باست کرد ئەگەر بێت و بەبێ ڕۆن لێ بنێم خۆم فێری ئەوکەم بە شێوەی پڵاو دروستی کەم و لەو ژەمانەیە بیخۆم کە ئەکەوێتە سەرەتای ڕۆژ ناکەوێتە ئێوارە بەرەو دواوە بانی نیوەڕۆ من وەکو سەرچاوی وزە بەکاری هێنم کالۆرێکی زۆریشی لێوەرناگرم بڕێکی باش کاربویدرات مایاتێ کەوابوو خەتا لە برنجەکانیە خەتا لە جۆری لێنانەکە و لەگەڵ کاتی خواردنەکەیەتی ئەو 2000 کالۆری کە من بۆ جەنابتم باس کرد ئەوێت تۆ ئەم 2000 کالۆری بۆ نمونە دابەشی ستایلی ژیانی خۆتکەی جەنابەت بۆ نمونە نزیکی 3 ژەم نانەخۆی هەموو ژەمێک 600 کالۆری بۆ تێوەریگری 3 کەڕەتی 600 ئەکاتە نزیکی 2100 کالۆری بەس ئەم پیاوە لە 4 ژەم نانەخوا ئەچێتە دەرەوە ئەو 2000 دابەشەکە مەرجە هەموو ژەمێ 500 کالۆری وەرگێ ئێستا ئێمە ڕقمێکمان پێکە 500 کالۆری وایە اینجا ئەو 500 کالۆری وەکو جەناب دەڵێ چۆن دابەشێکی بەسەر ژەمەکانە بیرمان نەچێت 3 پێکهێنەری سەرەکی خواراکمان هەیە لە دنیاە
ئەوانیش پڕۆتین و کاربویدرات و چەوریە بە سوودەکانە باشە ئەبێ ئەو ژەمەی ئەم پیاوە بەڕێزە ئەگەر لە شولارێکی ڕێکی پێبێ نەبیوێت زەعیف بێ نەبیوێ قەڵەو بێ ئەبێ هەرسێ پێکەنەرە سەرێکێکی تیاوێ چۆن کاربویدراتمانەوێ باش پاتاتەی کوڵاو ساوەر قەرە خەرمان لەگەڵ برنج ئەمانە سەرچاوی کار بن بەڵام بە شێوازێکی تەندروست لێنرابێ پڕۆتینمان پێویستە گۆشتی حیوان مریشک ماسی ئەم سێ جۆر گۆشتە کە لەسەر سفرەکە لە قاپەکاتیەتی بە کوڵاوی بە برژاوی بە فڕن بە ستێک چۆنی خۆی بیخۆ بە سووری مەگەرەوە چەوری بە سوودەکانمان پێویستە قاپێ زەڵاتم دروست کردو کەوچێکی چێش زەیتی زەیتونم کردو بەسەریا زەیتی زەیتونەکە بەردەستنیە لە تێمیوەی ئاڤۆگادەوە خۆم کەوابوو من پڕۆتین و کار بوو چەوری وەرگرت هەر سێ پێکەنەرە سەرێکێکە تووشی نەقسی ڤیتامینەکانیش نابێت ڕەحمە لە باوکەیە نەک هەموو احتیمادی من لەسەر یەک جۆر خواردن بێ بۆ نمونە هەیە ئەچێت یەک ماسی کیلۆ 800 گرامی داواکە بە تەنیای خۆ ماسی خواردنێکی زۆر باشە بەڵام تۆ بە سەرچاوی پڕۆتینی دووەرگرە ئەی کوا کارە کوا ڤایتامینەکان کوا کانزاکان دروستە کابوو تۆ دائیمەن دیقەت بە بۆچی ژەمی ئەوروپیەکان کە لە تەلەڤیزۆن من و جەناب تێبینین بۆ هەستەچێتە سەری هەموو ڕەنگە خواردنەکانە ئەی وڵاتی ئێمە برنج و شلە سپی و سوور ژەمەکانمان بەس لەم دوو خواردنە پێگیە ئەوە لەبەرەوە تەنەوە ڤارەتی پێڵەن بە ئینگلیزی ئێمە پێویستمان بەوەیە کە ژەمەکانمان کەم و بچوو بن بەڵام هەمە جۆر بن زۆر باشە بە بچینە لای ئەوەشی کە ماوەستا هەنێک کەسێک کە کێشێکی زۆری هەیە تااقەتی ڕێجیمی نییە بکە ینی پێڵێ ڕێجیمێکی تەندروست یاخۆ سیستمێکی خۆراکی تەندروست پێڕەوکە ئەڵە ناتوانم من ناتوان برنجی دوو قاب برنج نەخۆم وجا باسی ئەو لێنانی برنجە شت کرد بەخواشنی کورتی خۆمان قەتوا برنج لێنان بەدڵنیاییەوە کەس حەزی نییە ڕۆنی بێجگە لە زەیتەکەژە بێ ڕۆنێکی خۆشی تریشی بۆ ئیزافە بکەی بۆی تامی خۆشتر بێت ئەڵێ من برنج و شلە نەخۆم ناتوانم نان نەخۆم بە برنج و شلەوە ناتوانم باش ئەڵی بڕۆ بۆ ڕاضە ئەڵێ ناتوانم ڕاستە کە من هەر لەگەڵ ڕاضە بینم نییە سێرەکەی پەنا ئەباتە بەر کۆمەڵێک لە داو دەرمان هەیە ئێستا بەداخەوە لە پەیجەکانە ڕکلامیان بۆ ئەکرێت ڕکلامەکان یعنی بە شێوازێکیشن ئەگەر کەسێکی زۆر مناڵیش سەیری بکە ڕەنگە زۆر بڕوای بۆ بابەتە نەبێت چونکە پێتەڵێت تۆ لە ماوەی 2 هەفتەیە جاری وهەیە ئەڵە 10 کیلۆدا ئەبەزی لە ماوەی مانێکە 12 کیلۆدا ئەبەزی لەسەر ئەم بابەتیان تۆ چۆن ڕوونکردنەوەمان پێدێ یەکێک لەو ئیشانی خۆم کە هەمە 25 ساڵەکاری ڕاهێنانیەکەم لەگەڵیشیا من بابەتی تاوکەرەکانم هەیە ئێمە یاریزان ئەمە شتێکە لامەحالە تاوکەری خۆراکیەکان ئێمە ئەین باریزان کە ئێوە کێش دابەزێنێ ئێوە کێش سەرکەوێت لە پاڵەوانێتە دابەزێ بەڵام ئەگەر ئەمانە بە لە سنووردار بکرێت بە شێوازێکی زانستی بەکار بێت پێش ئەوەی ئەو کەسە داوای بکات تۆ مەجموعەی ئەولیات هەیە لەو کەسەی وەرگری تەمەنی گونجاوە بۆ بابەتە کێشی چەنە باڵای چەنە ڕەگەزەکەی ئافرەتە یان پیاوچکە لە هەنێ بابەتە فەرقەکە جگەرە و مەشروب و نێرگەلە نەخۆشی درێژخایەن ئەگەر ئافرەتە حەملی نییە شیر نایە بە مناڵ هیچ دەرمانی نەخۆشیێکی درێژخایەن بەکارێنێ لە چ وەرزێکە یاریەکە و چ کاتێکە چێ بۆ ئەمە هەمووی مەرجەبەوەی کە تۆ بتوانێت تاوکەرێکی خۆراکی تۆ ئەم دە ئەوەلیاتە وەرەگری اینجا قەرار لەسەر ئەوەی کە شتێک باشە بۆ ئەم بەرامبەرەت ئەمە یەک دووهەمینیان ڕیکلام و پەیج و سۆشیال میدیا هەرچی ئەکات خۆی سەربەستە بەڵام کەسی عاقڵ کەسێک کە تەندروست بێ کەسێک کە بێ ئیسفادە لەم شتە بکە ئەبێت خۆی تەسلیمی ئەو شوێنانە نەکا بۆچی حەب هەیە ئەڵێ لە مانێکا 12 کیلۆ پێت کەمەکان پێت ئەڵەن ڕاستە یاریزان هەیە بەکاری هێنا و 13 کیلۆش کەمی کردووە بەڵام 13 کیلۆ لە چی کەمی کردووە لە چەوری لە ئاوی لەشی کەمی کردووە بابەتێکە وەکو نزیکە لە ئیشی چیتوەسانەوە مجموعەیە مەوادن کە ئەی خۆی ڕێگریەکە لە هەڵمژینی پێکێنەرە سەرێکیەکانی خواردن لە ڕیخۆڵەیە نەکاربۆیدرات هەڵمژێ نە پڕۆتین نە ئاو نەخوێ نە ڤیتامینەکان گورچیلەکانی لۆدێکی زۆرێک چێتە سەر لەشی تووشی و شکبوونەوەکە بەڵێ 13 کیلۆ کەمی کرد بەس چی کەمی کرد ئاو کەمی کرد پڕۆتین کەمی کرد تووشی مجموعەی حاڵەتە بێ کە ئەم حاڵەتانە کە زۆر ئەیبینین ئێمە دەست لەرزین قژوەرین تێکچوونی پێست کەم حکمی چاو بینین شت بیرچوونەوە کەم توانایی سێکسی تەقوهوڕی جونگەکان پوکانەوەی ماسوولکە تەجاعید خەتخەتبوونی پێستی دەم و چاو هەروەها تێکچوونی خەو هەموو ئەمانی بەدوایەت بۆچی هیچ کار ڕێگەکە ناتەندروستە کابوو خاڵ یەکەمەوەی کە گوێی لە ئێمە لە ڕێگەی بەرنامەکە ئێوە خۆی تەسلیمی ئەو شوێنانە نەکا خاڵی دومینەن هەنێک بابەتی تاوکەر هەیە کە بەکاریان زۆر تەندروستن دوو بابن هەنێکیان لە ڕێی دکتۆرەکان و لە ڕێگەی سەیدەلیەکانەوە دکتۆر تەحدیدێکا وەکو حەبی ئۆرلیستات وەکو ئێڵکارنەتین وەکو هەنێ بابەتی تری کڕۆمیۆم و ئەمانە کە ئەمانە چەوری سووتێن نین ئەمانە عاملی مساعیدن هۆکاری دابەزاندنی کێشن
هەنێکی تریشیان لە شۆپەکانی وەکوی کە ئێمە هەمانە لە ڕووی تاواوکەرەکانەوە کە لە جیمەکانە ئەین بە یاریزان ئەوی ژەبێت لە مدەریبێکی شارەزای وەربگرێ بە چاودێری دیقەتی ئەوە بدرێت کە ئایا لە چاوری کەمەکە یان لە مەسڵماس یان لە خانەکانی کەمەکە یان لە ئاوی لەشی کەمەکە ئەگەر بەم شێوازانە بە من پێدەڵم کێشەیتیان نییە من پێدەڵم سوودێکی باشی ژەبینێ بەڵام کوێرانە حکمدان لەسەر بابەتێک کە نازانی پێکاتە سەرێجەکەی چییە هەر بۆ ڕوونکردنەوە بۆ جەنابتان بڕوان پێ بکەن لەو بابەتانە هەیە لە نوتریشن فاکتەکەی سەیری پێکێنەرەکانی بکە بڕوان پێ بکە سپیاڵەکەی کە بە ئینگلیزی نووسراوە دنیای غەڵەتی تایە چا باشە تۆ شەریکەیەک لە کاغەزەکەیە دنیای غەڵەتی ئیملایی کردبێ ئەی ئەبێ ناوەکی چی تیاوێ باشە کاک زرنگ ئەم چەند خولەکی کە ماوە زۆرمان پێ خۆشە باسی کەسانێ بکەین کە ئەڵێ من ئیتر تەواو هاوکار مەژین لە سەرتاشەوە باسی کرد ئەڵی تە تاو گەیشتومەتە قەڵەویەک حالم لەماوە بە چاوری دەربێنم لە بچم نەشتەرگەری عمل معیدە ئەمانە چەمانەوەی معیدە بکەم یعنی زۆر شتی تر ئەوترێ بەپێی جۆرەکانی قەڵەوی و بیەمای کە هەیە سیستەمێکێک کە تۆ خۆتی پێوە پێوی قەڵەوی سێ پلەی هەیە پلەی یەک و پلەی دوو پلەی سێ پلەی سێی تر بەسەرەوە ئەوەیە کە تر لە دەست دەرچووە باشە با باسێکی لە دەست دەرچووەکان بکەین یعنی ئەو چەمکە بۆیە بەکارێنم ئەوانن کە زۆر قەڵەو بوون تەواویتر دەستیان لەوەشتووە ئەبێ لە مێشکیانە هەر ئەوەیە بێت نەشتەرگەری بکات چۆنەڵی معیدەی گەدەی بچەمێنێتەوە یان بڕی نەکرێت زۆر شت هەیە ئەمە شتەکە زانستیە بۆ پزیشکەکانی بەجێ بەڵام لە ڕووی ڕاهێنەرێکەوە ئەم کەسانە ئەمەلیان هەیە بەبێ ئەمانە بەبێ پەنابردنە بەر ئەوانە دەست بکەنەوە با سیستەمێکی خواردنی تەندروست بێنەوە سەر ڕێگە ڕاستەکە لە حکمی ئەم 25 ساڵە لەو خەڵکانە بینیوە ئەلە ماوەی پێشوا کوڕێکی گەنج هاتە لام والیدی وازم 2000 بوو 185 کیلۆ وەزنێتی خۆی لە یەکێک لە جیمەکانە ئیشەکە جەنابەت چی سیستمێکی دابەزاندنی کێ شک ئەبەی لە PSMF لە کیتۆ دایەت لە ئینتەرمێدیت فاستینگ لە کاربسایکل هەمووی تاقی کردوێتەوە من بە هەموو توانایەکی خۆم ئەوەی کە ئیزانم لەگەڵ یا خەریک بووم توانیمان 2 کیلۆ دایبەزێنی بەس کۆتاشت ئەو کەسانە دەگمەنن ئەوە خەلەلی هۆرمۆنیە ئەوە مەجموعەیە خەلەلی هۆرمۆنی لە لەشیا هەیە کە بەڵانسی نایترۆژین پۆزەتیڤەکە یعنی چی بەڵانسی نایترۆژین پۆزەتیڤە بێ مادەی نایترۆژین لە لەشی ئینسانە کە پۆزەتیڤ بوو ریتێنشن بیکەین بە عەربی ینی احتیباس بیکەین بە کوردی ینی خەزمکردن پەنادان شتێک لە شوێنێکا کۆمەڵەکەی لەشی بە بەردەوامی کەمترین بڕی خواردنی بەرێ لە شەو ڕۆژێکە یەک ژێرپیاڵە خواردنی بەرێ ئەو چەوری پێ دروستەکە ئەو وەزنی پێی باڵێ ئەڵێ ئاو بخۆم قەڵەوە مخەفەت خۆم قەڵەوە ڕاستەکە ئەوە ئیلاقی بە مەسائلی هۆرمۆنیەوە هەیە ئەوە هەنێک تێست و فەحسی تایبەت بە هۆرمۆنەکان هەیە دکتۆرە بەڕێزەکان ئەوانەی کە پسپۆڕەکانیان لە گلاندەکانە لە کۆرە ڕژێنەکانە ئینهابیتەریان ئینهابیتەر ینی سەرکەسکردن خامۆشکردن هەنێ مەسائلی هۆرمۆنی هەیە ئەوە ئەو حاڵەتانە لە سیستمی خواردن و وەرزشکردن دەرەچێت ئەوە چێتە بابی بەکارهێنانەوە بێ پەنابەرێتە بەر نەشتەرگەری و بەڵێ کۆتا خاڵە ئەگەر مەعیدەشیان بچووکەنەوە ئەگەر ڕێڕەوی مەعیدەش بگۆڕن بڕوان پێ بکە وەکو پێم وتی بە یەک ژەم خواردن ئەو قەڵەوی خۆی دروستەکە ئەو کەسە دەگمەنانە ئەوە حاڵەکەیانە ئەبێ بەو ڕێگایانەیە بچێتە دوای چارەسەری پزیشکی هەنێک بەڵانسی نایترۆژین هەیە بێت نێگەتیڤ بکرێتەوە بۆ ئەوی کە خەزنی خواردن لە لەشیا دروست نەبێت زۆر باشە کاک زرنگۆک و کۆتا پرسیار ئەگەر کەسێک باسی سیستمێکی تەندروستی خواردن نەکرد کە تۆ چەند کەم بکەیتەوە و چەندیش زیاد بکەی بە هەمان شێوە قەڵەوە بیت و ڕەنگە وەزنی شکەم بکەیتەوە ئەگەر کەم کردەوە وەرزشکردنەکە پێویستە چۆنی بەدی ینی ئەگەر کەسێک نەیتوانی بچێتە هۆڵەکانی وەرزشکردن پێویستەکە چیتر ئەنجام بدا ڕێ ڕۆیشتن هەر لە ئەو شوێنێکە خۆی تیای نیشتەجێ ئەمە کاریگەری دروستی ئەبێ بۆ سەر ئەوەی کە وەزنی کەم بێتەوە پێویستەکە وەرزشەکە بە شێوازێک بێت یەکەمین شت ئەو کەسێک کە ئەوێ کێشی دابەزێنێ پرۆپەر ئەکسەرسایزمان هەیە ینی وەرزشێکی تەندروست شتێک هەڵببژێرێ کە لەگەڵ خۆیان گونجێ چ لە ڕووی وەختەوە چ لە ڕووی دەوامی ژیان باڵین ڕۆتینی ژیانیەوە چ لەگە داوامەکەیە باشترین شت ئەوەیە لە کاتی دابەزاندنی کێشە ئەو ڕاهێنانە هەڵببژێدرێ کە بە ئینگلیزی پیانوترێ وزاوت لۆت لۆنگ تێرم قورسایی یا بەکار نایە و ماوە درێژە وەکو چی ڕاکردن دووگۆڵی پاسکیل مەلەکردن شاغڕەوی ئەمانە قورسایی یا بەکار نایە ئەگەر ئەم کەسە توانای ئەمەی نەبوو ئەو کاتە ڕۆکاتە یەکێک لە جیمەکان لە هۆڵەوەرچیەکان لەوێ بەپێی ئەو ئیمکانیاتە لاشەیی کە هەیەی ئەو تەوقیتی هەیەی کۆرسێک وەرەگرێت لە هەفتەیەکە 3 4 5 6 ڕۆژ کامیان نەتوانێت واماندانا کەسەکە توانای ئەوەشی نییە مەجای ئەوەشی نییە ئێمە بە هیچ شێوازی پێی ناڵین واز لە وەرزش بێنە ئەی چی بکات ئەکرێ لە ماڵی خۆیان وەرزشکە بە دوو ڕێگا ڕێگا یەکەمینیان چەند لینکێکێ ئەتوانێت لە داونلۆدی کات لە یوتیوب
پێی ئەوترێ فول بەدی وەرکاوت ئات هۆم نۆ ئیکوپمنت واتە ڕاهێنانی سەرجەم لاشەی خۆم بە بەکارهێنانی قورسایی لاشەی خۆم بەڵام بەبێ جیاز باوای دابنین لای ئێمە تا حدێ بە تەمرینی سیویدی ناسراوە ئەکرێ پەتپەتێنکە ئەکرێ بە قادرمەکانی ماڵی خۆیان سەرکەوە دابەزێ دروستە کەوابوو باوای دابنین تایپی یەکەم ئەوەیە کە بچێتە دەرەوەی هۆڵ و دەرەوەی ماڵ بۆی نەکرا ناو هۆڵەکان بۆی نەکرا ماڵی خۆی ئەگەر لەوەشا سەرکەوتو نەبوو تایپی ژیانی وابوو نەیتوانی ئەوە بکە با ڕۆژانە بە پێ زۆر هاتوو چۆ بکە دروستە با بەیان زوو لە خەو هەستێ و شەو زوو بخەوێ با ڕۆتینی ژیانی بگۆڕێواز لە کۆنتترۆل و مۆبایل و سارە لێ خوڕین بێنێ ینی ئەتوانی بە هەموو یاسای خواردنەکەت کەم بکەیتەوە جوڵە زیاکەی ئیتر جۆری جوڵەکە چۆن زیای ئەەکەی ئەوە کۆتا خاڵەکە واز لە هێنان لە وەرزش نییە هەر ئەبێت تۆ جوڵەیەکت هەبێ بەڵام بەپێی تایپی زەلامەکە ئاگۆڕێ دەستەکانە خۆش بە لەگەڵمان بووین زۆر بە جوانی ڕوونت کردەوە من حەز بەکرد ئەوە ئاسانکاری کردەوە ئیتر تا بیان و شت نەما بەڕاستی هیچ بیانوێکی ڕاستە هیوادارین ئەمەی تر ببێتەوە کارێک بۆی کە کەسێک بیرکردنەوەی بگۆڕە دەستە خۆش بە کاکسەرنج دەستەکانە سلامت